هیوای کلیلی تەواوی دەرگا داخراوەکانە. 37 ساڵە لە ڕێگەی مەورەدەکەی دەستیەوە بژێوی خێزانەکەی پەیدا دەکات. وەک کەیفی ئاماژەی بۆ دەکات پیشەکەی لە باوچیەوە بۆ ماوەتەوە. لە پێناو کلیلی سەرکەوتن و هۆگری بۆ کارەکەی وای کردووە هەمیشە خاوەن بیرۆکە و داهێنانی نوێ بێت، هیچ کاتیش هەست بە بێزاری و شەکەتی نەکات. من ناوم کەیفی حەمەد عەبدوڵڵا جەیدیە. جەیدەکە لەقەبمانە موالید 1959 لە ساڵی 1984 لە 16/11/1984 وەک دوکاندارێک کە قفلم لە دوکانەکەمدایە لە ساڵی 1984 بۆ 16/11 دەستم بە کارکردن کرد تا ئێستا دانەبراوم لە پیشەکەم و جیاژ نەبوومەوە لە پیشەکەی خۆم. کەیفی حەمەد باسی جۆر و مێژووی کلیلەکان دەکات کە لە سەدەکانی ڕابردوو بەکار هاتوون. تا ئێستاش ئەو کەرەستە سادانەی پاراستووە کە باوچی بەکاری هێناون. تەمەنی من نەبوو، باپیرم لە ساڵی 42 ئەمریخوای کردووە، هەمان پیشەی هەبوو، بەڵام پیشەی ئەو کاتی کە باپیرم هەیبوو جیاواز بوو لەگەر ئێستا. بەپێی ساڵی ئەو کاتی سندمیان دروست دەکرد، شێوازی کلیلەکەی سوڕان بوو، هەر لە خۆیان دروستیان دەکرد، وەک ئێستا نەبوو برین ئیسترات بکرێت لە دەرەوەی وڵات بێ، هەر خۆیان دروستیان دەکرد لەگەر ئاسینگری شێوازی قولابیان بەکارێنەوە، قفلی سەرکەوتوش بوون. دوایی وای لێ هات زۆرە قفلە چکەش پێیا بوو دەرکەی دار، نمونەی کە بینینەوە کلیلەکەی ئەو حالە بوو دەرکەی دار. زۆر ماڵە فەقیرەکان کە بەکاریان دێنێ ماڵە هەژارەکان شێوازی ئەو کلیلەیان هەبوو، دەیان خستە ناو دەرکەکەی، ئەو جۆرە کلیلەیان بوو لە کۆیە زۆر کەس هەیبوو، بەڵام دەوڵەمەندەکان یا پیاوە گەورەکان وەکو بچیمارە کاکە زیادی حەماقەی مارە حەوێزاغەی وەساکەی بچێنەوەکە چاکردیا بەهۆی شارەزایی و ئەزمموی دەیان ساڵەی تا ئەمڕۆ مشتریە دێرینەکانی شار سەردانی ئەو وەستایە دەکەن و نۆرە دەگرن وە خۆیان دەڵێن دڵسۆزە بۆ پیشەکەی و ئاسوودەن بەکارەکانی. لە بابی وەسنعاتەی فێربوو بابیشی شازی وەستا بووە. ئارێ وەڵات چوتمە لای و چێلوونیشم لێ کڕیە و پێشم چا کردیتەوە. وەڵا لێ هاتیمە کاکەیتی وەستایەکی مەشهورە لە کۆێ لە باو باپیدانەوە لێیان بەجێمایە. ئەمە هەر ئیشەکمان هەبی دەینەوە لای. ئیشەکەی زۆر جوانە. ئەوەی کەیفی کلیلسازی بە جیاوازی هێشتەوە تەرخانکردنی تەواوی ژیانی بووە لە پێناو سەرکەوتنی پیشەکەی و نەوە دوایینەوە ببنە میراتگر لە هەمان کاتیشدا جێی متمانەی هاوڵاتیانی شارەکەی بێت. کاروان نازم گەلی کوردستان قەزای کۆیە